سڵاوی خوای گەورەتان لێبێت. شۆڕشی ئەیلول هەر تەنها ڕووداوێکی مێژوویی نەبوو، بەڵکو یەکێ بوو لە گەورەترین شۆڕشەکانی ئازادیخوازی لە مێژووی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەم شۆڕشەدا پێشمەرگە لە دۆخێکی نایەکساندا بەرامبەر بە سوپایەکی زەبەلاحی بەهێزی بێبەزەیی دەوڵەت ڕاوەستا. بەڵام چیاکانی کوردستان بوون بە پەناگە و خۆڕاگری و باوەڕ بوون بەهێزی مانەوە و بەردەوامی. میوانی ئەم جارەمان ئەم شۆڕشیان لە کتێب نەخوێندێتەوە، بەڵام خۆیان لە ناو شۆڕشەکە ژیاون، پێشمەرگە بوون، چەچیان لە شان و کوردستانیان لە دڵ هەڵگرتووە. ئەم شەو لەگەڵیان دەچینەوە چیاکان بۆ ساتی خەبات و بەرخودان، باس لە هاوڕێیی ئەو جوامێرانە دەکەین کە بە خوێنی خۆیان مێژویان تۆمار کرد. خۆشحاڵم بە میوانداریکردنی پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلول و گوڵان، کاک سدیق زاوێتەیی، کاک فازڵ عەبدوڵڵا، کاک عنتەر عەلی. کاکە بەخێر بێن. مام بچینەوە سەرەتا. تەمەنت چەموو کە بوویە پێشمەرگە؟ وابزانم 17 ساڵم 17 زۆر مناڵ بوون یانی لەگەڵ ڕێخستنەکانی یەکێتی قوتابیان و ئەوان ئەوە زۆرتر ینی زووتر بوو بووین کە ڕێکخستەرەکانی قوتابیان و لاوان ئێمە چوینە ناویان. تاوان لەو وەختە کە ناوی مەڵە مستەفا شتێک بوومان وەکو هەڵدەرێک بوو هاندەرێک بوو کە هەمومان پێکوێک گرێ دەدەن، ینی زۆر ئەوە دەبووین بوو ناوی مەڵە مستەفا پێشەوەی بزانین کە حزب چییە، پارتی چییە، شۆڕش چییە، هەر ناوی مەڵە مستەفا بوومان شۆڕش بوو. طبعا لە دوای ئەو ناوانە ئێمە چوینە یەکێتی قوتابیان کە قوتابی بووین بۆ دوای ئەوە کە پاش بەیانی 11 ئادار بوو بە ئەوە ینی فرسەتێک کە ئینسان زیاتر تێبگەهی بزانی چ بوو، شۆڕش چییە، بوو ئەو شۆڕەشە بووە، بووە شۆڕش هەڵساوە، بوو مەڵە مستەفا مەسەلەن بەڕەحمەت بی ئەو هەوڵە داوە، ینی ئەو شتانە بوونە هاندەرێک بوومان کە ئێمە چەک هەڵبگرین و هەرزوو کە شۆڕش دەستی پێکردووە بچینە نەو شۆڕەشەکە. تاوان ئێمە کە ڕەفیقی یەکتر بووین لە پێشمەرگاتی ئەو وەختە و شوڕەشی گولانیش تا ئێستا ئەو ڕەفیقاتیە هەر ماوە، نەوەکو ڕەفیقاتی پێشمەرگە وەکو ڕەفیقاتی شتی تر نییە، پێکوای گیرەدانێک دەچی ڕۆحیە چونکە بوو مەسەلەن جێگای سەخت و دژوار و ڕۆژی تنگانە و ڕۆژی نەخۆش و ڕۆژی برسی و تێنی و هەموو شت هەبوو لە ناو شۆڕشدا لە ناو پێشمەرگەدا. ئەو شتانە کە پێکوە گیرێ دەدەن تەفان ئەو ڕەفیقاتیە زۆر مهمترە لە ئەوەی ئەتوو لە دایرەیەک پێکوە لەسەر کورسی دانیشی یان لە جێگایەک ئیش بکە یان بەوای ببی. طبعا فەرق و جیاوازێکی زۆر هەیە دێنەوە ئینشاءڵڵا. کاک فازڵ وەبزانام زۆر گسکەووی کە بوویە پێشمەرگەوەنیە والله ئەمن سەچیان نەدایە. ئەمن والله منداڵ بووم تقریبا عمری من وە بزانم 14 ساڵ بوو ئەمن التحاقم کرد 69 بەێ 69 ئەمە چۆن بوومە پێشمەرگە ئەمن منداڵ بووم هەنگێ سیلاحیش ئەنگلیزی بوو بۆڵندی نەدا من ناوەیت گوت خەربەند و من حاشا دو دەوار تەسلیمیمەت کردن هەنگێ هەر حزبیاتی هەبوو دابژنەمەوەرن هەر برۆن منطقە عێزەتخانێ ئەف منطقە شەمکانێ مرێ بۆ ئەوە گەنم دا حزبێ ئەمە چون دو دەوارە دەبین چینە منطقە دەبەرە عێزەتخانێ دا گەرمی ئینین بینە مەقەرت پارتیال خراب یا تکوری کێلوارە ئەبە بۆ حزبێ مەتینە حتا ئەم فۆما بووین سعدی زاویتەی ڕەبیعەت زاویتە ڕۆکردن هات ئەم جگەشتینە هەلگەلوی بوومە عمر مەفرەزەک هەر ناو بە حزبی هەر هەبوو حزب هەبوو. ئەتو عمرت پاشی چەندی تفەنجیاندایە؟ بەێ پاش چەندی تفەنگەچیاندایە؟ خودێ ئەمن پشتی 4 ساڵە تەمەنگی دا من ئەرێ وڵات تەمەنگ دا من و یعنی احتیمال ئەمەجی پیشەکێت باش بووین ئەسکرمە عمر مەفرەزە. تفەنگەکە چ بوو؟ چ نەوعەک بوو؟ تەمەنگۆ من وڵە وەختێ دامە بوونە بڕنۆ بەلا بڕنۆ هەبوو لەبیرتە یەکەم زار چویە شەڕ؟ بەێ چویە شەڕ یەکەم زار شەڕت کرد ینی وەڵام شەڕ احتیمال ئەم گەلێک شەڕە بەشدار بووین یەکەمیان لەبیرتە؟
بله یەکەم جاری کە چووی یەکەم شەڕ ئەمە داخلی دهوکە بووین ما شەڕ کرد لە دهوکە بەێ ئەمە چۆن ئاردەکی نزارکت بورین هەر شەو ئەمە چۆن ما تابەتە مەقڕت حکومەتێ هەنگێ شەر چەتە هەبوون ئەمە ئەو کەمین ئەفسەری کرد بوون ما شەڕ گەلێک تر بەلا ئەول شەڕمە لێرە کردی گەلیە دهوکە مە شەڕێ کردی دەست خۆشی کاک عنتەر بەڕێزت ئەگەر لۆم جێر یەکەم زار شەڕتان کردبی وەکو پێشمەرگە والله ما أتشوجم أول شهر بس شهر مظن مديتي صالح حفتي بشوري بله لا تشندر لدهوك دشكريك بل هذا كم مظن يا حكمتي وجاشا وجلكم مظن هاتن بجا جاك هيل دهوك تبني لواء عسكري اللي بو شليوا حتى تشون نزكي علوكا جيش وجحش أو هميل ويربون وتشايد هوكي شي جنابتي ديتي أنو جدري قال يد هوكي حتى قشفره أو خرج جبهبو وحكمتي أو ديتكر يعني بيا بينا بيش بس نشان سيزدر رجمان شرع پشمرگه خراجر 13 روزا نشان یک بحث بینه پیش بتیاری بطوب به همون سلاح جهک استراتژی ستاند گیررش یعنی پشتی 5-6 روزا که گیررش ستاند گیررش یه استراتژی بود اویدی بود یعنی تشیا سیطره سر منطقه بکرد 4 روزا و 3 روزا مانته دا روزا 4 پشمرگه هجوم کری او بجيش بجهز وكس نهيل راكت هلات همو هلات ايه كشتي ويدي هلاتنو جهوا جرتو سلاح وتشت كلاجستان بله كاكس ديك لو شري ديار لقلبي بريزد نا والله من لقالي نبو بس برامبر بوين لا هي زكيتر بله يعني اخر شركي معلوم بو شركي معلوم منطقه همو يدبيني يعني تجابو شاري دهوك شاخكاني دهوك برامبر شاركنا خلك همو دبين ايماش او بري دهوي بوين روش هلات يدوبون شركه له روش اوي دو روش اوي دو بس يا دمان بيني يعني من فاضل برامبر بوين دمان ديت ودمان زاني كي شويه او شرح كي سركردادي دكر كاك صديق كدتونا هجومك يعني تزولك شتك هاوڕێیەکان نێزیک لێک دەبوون وەنیە حتا ئاگیان لێک بریندار بن أكيد صدر صد يعني مثلا حتى لنو بيشمرقاتيش ده مثلا منو عنتر احتماله نزيكتر بين لمنوتو تظني كتوزيع دابوين زياتر اواني زلايكتر نزيكن او بيكوا او توزيع دابون يعني همو بيشمرقا وكو برا وكو هوال وكو هوا بس هر دائما برا وبراش هر دو هي دو ليك هي لبراج خوش زهر جاوا بو يعني لا توزيع كيرون اشتوا هبو كاك صديق عفوا اجا بيشمرقك شهيد با دبا ميت يعني ميت بيروز ترما اوكي كل الاحوال قبول من ندكر به هيك واك لا شيء بيشمرقا بميني او بدناود بنا پیاوا او جنازه پشمرگی هلا با به نگریا بنا پیاوا نو پشمرگی نو مثلا من بو تواكيد كام اما نو كذبوا نو ظنم نو پشمرگی بون چون نو بعدري او بعدري او سالي سنت 84 وظنم چون نو بعدري لوي كمين ماندانا على اساس او روجي هاتني صدام حسين بو بعدري اوان خو حاضر دكير بياني بو اوي احتفالية هاتني صدام بكتا بمناسبة اما چون اوي كمين ماندانا لنو شاركة لنو شاركة برپرسي امنو حزبية بعث هاتن كبتشن دو برخيش لنو سيوران دابوكا لا بيش يسرفون مهم كشت هر دكان مردن برخة كاش مردن سيارة كاش أبو دوي أبو رمي عام برادرك من كناوي الشيخ سعيدة يك تلقى أوي كات قاتشي كات طبعا
قاشەکە شکست هەر ینی زۆڕە فرد ورد بوو ورد بوو برادێکی دریشمان هەبوو لە گەلی ئەویش بریندار بوو بەڵام برینەکە لێرە بوو ئەوە بوو گوتە ئەوی شێخ سعیدی گوتێ وی برادری کە تڤەنگۆمە بدەف من تو هەرە خۆ خلاصکە هەیکە تویش دە شەهید بووی کوڕۆ گوتی گوت چت بیژی گوت خودێ پرتۆ من هەندی گوهێم لێویدن ئەستەنە هێلمەلویکی بچم ئەو ڕاکرد هەروی گوتێ پێ لە بەس تڤەنگی بدەف من هەیکێکی هۆ دەس ئەوی بکەم گوتێ نە و ئینە و خلاص کرد نەهێلا نەمژی چوین طبعا مەزۆنی ئەمژی چوین نزیک بووین و حتاو ئینۆی مە دەڕباس کردمە طبعا ئەوەیە نمونەی بوێری و قارەمانی پێشمەرگەی بەێ پێشمەرگە ینی ئێستا من زۆر زار باز دەکەینەوەی تازە و شتۆ بزانن پێشمەرگە چییە پێشمەرگە چییە کابراایە کە دیفاع لە شەرەف و کەرامەتی ملەتێک دەکات تزانی کاکی بەڵێ کاگات ببوورە پێشمەرگۆتی مەعنا خۆیە ئەکید يعني معناه پێشمەرگە يعني ئەوەی بیتە پێشمەرگە تێبگەهیت يعني معناه پێشمەرگە چییە ها ئەریپۆ جاران کە یەک دەبووە پێشمەرگە لە میانی ڕێکخرا و ناوچەکان دەڕۆی تەسکیەی دەکرا 3 مانگ 4 مانگ لە ژێر تاقیکردنەوە دەهێنرا هەر کەسێک چێنەت بوو بیتە پێشمەرگە لە تاریخی کورد مەسەلەن چەکدار هەبووە جاشە بۆ پێشمەرگە هەبووە باش هەموو کەس نابتە پێشمەرگە فەرقی چەکدار و جاش و خوفروش و ئەوانە ئەوان ئەوانەی لەگەل باسییان ئیشی کردی و ئەوانەی لەگەل شۆڕەشیشیان کردی کە ئەخلاق کە ڕەفتار کە نزیکەتی لە ملەت کە دڵپێوەبوون بۆ ملەت زۆر فەرقێکی جیاوازێکی زۆر هەیە ئەو قسەی برایم سەدیقی کردی دەربارەی شێخ سەعیدی وە ئەو پیاوێژێت گوت پێشمەرگە ئەحمەد مستەفا تەڵوەی بوو و ئەحمەد بۆمەرنێ ئەبە هەردووکە پیاوێ وەسای زیرەک نەدیتکە مە پێشمەرگێ وەسای چەلەنگ نەدیتکە و بێگەفکە هەم مەغدورن عایلەوەژێ مەغدورە خودی سەدیق ڕۆز بژیت ئینا ئەوی گوتی بابوو مە پێلە تبانگام دب من پیلا گوته تو چت بیجی والله و بالله و تعالی خبر گون نخو گوته سجاستا پیلمل بریس پیونینم چه ودیت هیلم والله اینا عرضه کی خودی وکیلا از هنده که دیام چون ما بار کرید ما ترمبیلو برادر که زدی ما بتعدا اینا ما شیخ سعید کریاتی دو ما اینا گنده کی الجبری که المعلومات ویره تقریبا از شیم بیش مثلا 20 روز ما المعلومات جابارك تاد بوي بيوي تشيكر بيشكي حتى إنا إيراني وهردو بيشمرجع يعني وقت الصاد مقدور يعني أس بوريس بيبا أس أو خود جايين مع حزب علاجه كبو وهردو بيشمرجع كان أحمد مصطفى وأحمد حسن بومرني ما بيشمرجع وصل زيرين ناديتيا هجا بهم بو كان هما هشكو هوا أمكرين الزيريرو تمام دسوا والله كاك صديق كاتي ك پێشمەرگە بوون طبعاً دوور دەکەتنەوە لە ماڵ و منداڵ و لە عائلە و لە خانەوادەکان چۆن دەگەڕانەوە ئەتوی زار فرسەتت دی تێبگەڕێەوە بۆ ماڵێ بەێ ناخۆ هەموو جۆر پێشمەرگاتی برادری نییە وەک گوتمان یعنی ڕێگایت مەژی ڕێگەکەمان ڕێکت مە دا بۆدینی بژم ڕێکت مە ئاسێ بوون چگو بۆ حکمت لێ بوو ڕەبیە لێ بوون کەماین لێ سەیتەڕە بوو زۆر کە کەمین تادنەدانان و ئەوێگیرن تو نەشێ بتنێ بێ ئیجازێ یعنی لازمە عەلەقەل هەندێک برادەرت گەلتە بێن دوو حالەتە دێ بودە بێژم حالەتی هاتنێژی و حالەتی چوونەوەژی بیژی کەم هاتینەوە طبعا مگودە هاتن ئەنتەر ئەو مەقڕێکی بوون جدربي اللجنة عندهم اللجنة هم هاد مدركين مقولي يا جماعة ثلون دوبشين جبلة كاينة منطقة هاي وبيبا أم نزيك شارعي بوين عن طريق قلت خدي أبا وحيلة ميتين وين دو الشارع درباس كاين دوبشيتن تظني أويك جارك يدوين إما هاتين منو دو بيشمرجة لقال من بون كدرباس ببين لا شارعي باجيرات تظني لشارع درباز ببین بچینه منطقه دهوکی دوامه گلناسکه
که گهشتینا غلبو که خاله که منی لیو بگوده چکم بگوده چین که والله منی جاگلتان دیم تاز لشاره درباز ببین ترسم تشتک چی بید مهم ام هاتین هندکا ام دیتین که ام دیشین درباز بین ام جی خاله من مالوی رخی شوره ای ام هر سی درباز بین رخی دی ایکش اوید گلمن گوتی دچمت حواله دستاوه کی بله işte من سر شرعي يعني وقتين يعني هميش فيري وفي دي ام ديري شرعي كدي بس جيركه شو نسر جيركي قلت له كرودي راسي دو بشكي ديركي قلت خو قلت بيسنا كم والله دچو والله شو دوي قبيده ميز قاضي فكي دانوما مدرع الرامي كير اوب بيك في المنطقه بو دنيا هستا دنيا حصه والله من قلت كره هلسا قلت 2 دقيقه من قلت ما برادري درت خوب جهينا سري سربستي سريتر بشك برزه ولوي معسكر هي نكون رقمان بيجرن انت خوب جهينا وذيك منيش لقال اوتها او تا اشتاودي هريدي دويدي المهم شو جهشتي نويدر كي جهشتي نويدر كي چاوم ماله که اوید گلمه هاتی او دی چلیتن چند او رمی خر ودیت وقت روی خر مدرع اویدی رمی هموی رمی لوی کرد تزانی او مدید عردکی صفری شروع برزه من ندید ام سرکتین شوانه که شوی واتیتن شوانی ام دیتین گوتی زی درباز بمن چندگو عسکری حساتید بو بنج دستورانو قلت يزيد هذا البوزبن وأظنم هوا نوني ندا سويت شو خو نوني خدوف ما قلت هوا نون بهوا هر مهم أم جي شوين بري بابوي شوين أم جهشتنا جاكي ربيكو جوشالي طبعا جوش جيد في وقتي دو هندك هاريكار همون دزاني ما قوزي كري والله هاتن قلت بابا حاله مثلا جوصي هي سحكن الباقيرو كا أو طرمي مايه خلاص بويا چونکو هم متأكد نبوين كجرايا خلاص بويا ويا دي زور ممنون ماجين بتون والله بشوف چون اوي هاتن قوتا من هما بشتراز با كاس چلين هاتيا الحمد لله الحمد لله دس يعني دو حالات دس كاك فاضل بله باسي هاوريتي بكين بله لناو بيجمرجي هاوريتي كوبو والله هاورياتي لبراينيا خوشتر بو بله باورش خودی بکرد جوره که او صدیقه اندام لجنات دهو که بو با نامی سامخه را ای که خیزانا من یا نساخه و عمل چولینه نه لگنداینه عمل آقارینه عیال مده نساخ بی صدیق خود گفت والله لازمه لگلم بی ما درباز که با اولایدی من عیال خو خیزانا خو خرهیلا از الگل چون من درباز کری شارع یا من الگل چون حتی لجنه ما بری يعني هورياتيش براينية جل خوشتر بو خودي براي من تشتاق بود بومن وهبال من پیش مرگت تشتاق بود بومن مگوی خو ند برای خود گوی خدا ما هبال خو هور خو پیش مرگت بله و اوا جاره که ما عملیات کم چونه بحث عملیات که جیب کی صديق بر برسمية مسؤول ريخروا شهيد علي عبويا وخالد بونيجي مسؤول رخروا شهيد ويسيبونيا بله عندك جماعتك تات ريكا كهاي وابا تشيد بوباجير وتشيد بوبونيه يعني فقير وجار تاتن چونا كورا تجمع بخو أورتينا أرزاقتينا اواجي طابته حاشا جنك كشتن سلام پیش مرگت کشت حاشا حیوان کشتن و 4 روز من بعيدة اواج اتفاق خو يقول لازم اما ضربه كلا او نبتين بله يا الله والله او خوش هو مفرزي خاصي ام برا بله اما رجاديه اما هاتين بروش هاتين ريبار ما بلجمه و بخو و كيرو بدانو سر خو اما زو هاتين چون جيگاي و بري او بين اما ما برای ما گیرو بون نهاد بجا ما کمینه کلا بردانا حسا 3 ریزی حسا والله بود درنگ بغدین هاتین والله جماعت همه رخوه لیدا و بزانم کس لینما بس ایکی تقاکر اوی تقاک و بسر بر اما هاتین با صدیقی گوتا من او صدیقی او مسئول ما بو بله
وخالدبانی جی مسئول منظماتی بو گوتم ما بزنم خو یکیش بریندار نبیا ما گوت صادق ابوانیه اما ما بیستت کشتی اما متحکر گوت اما بیست گوت والله گوت ام بسیار کرد گوت تان کرد اینان حکمت تان کرد ویره شوشت ما گوت او توا تو جاي كام شتو بله دستت خوش بي يا تاخذ كاك عنتر بله پرسیارەکەم کاتی لە پێشمەرگاتی ئێوە وەکو پێشمەرگەی ئاسایی هەموو برادر و هەڤاڵ و برایەک بوونە پس ئێستا کە هەندێک پلە و پۆستان وەگرتێ لێک نەگۆڕینە دڵەکان نهنا ئەوێ هاوڕاتی هەبیت قەت ناوەتی گۆڕ ینی وەکو جاران چۆن بەێ ئەم هەشتێ و هەشتێ هەکو ئەمفاڵە هەوە هەمیا گوڵێ بووی و هەوە هەمیا دیتی و ئەم چۆین ئەم دیری ئەو دی بوون حدودی بووین مهم ئەم گەشتە حدودی ئەم چونە نەف حدودیدا و مهم ئەم بینە کەمپا مێردینێ ئەم شازدە بینە 16 و 17,000 ئینسانات کیلومترێکە مربعدا بووین زانی کیلومترێکە بەرە هەمووی تێیاخنی بوو هەموو لە ناو یەک خیبەتێتمەت هاهۆست لە ناو یەکدری ناوێکدا بوون خڕ سەر مەبدەئی و سەراویدێت بێشم کو مەعنا کەلیما پێشمەرگە باوەڕ بکە یەک دزی نەهاتەکردن ئەس ساڵێکی لەوێرێ بووم ئەبەتمە گوڵێ نەبوو ژنکێتمە چۆنە ئاوێ ئێواری چن بەرز پێدێت هات نەبە سراوێ بوو نەبوو گوهارکەیەکێدا کەبیدان گوستیرکایەکێدا کەبید خودێ سپێدێ بلنگۆ داگازی کرد دابێژیت ئەڤە پارچەکە زێری یالدەفمە بلا خدا نوێ بێتێ دەست خۆش یەک مشکیلە حاشا بێ ئەخلاقیژی چێ نەبوو ئەڤە تربیەتە ناوێ پێشمەرگەی تەواو دەست خۆش ئەوە تربێتی کووردە و کورد هەروە بووە کاک سدیق ئەوە بەرەو کۆتایی دەڕۆین بە چەند وەسفی هاوڕێتی و پێشمەرگەی بکە بە چەند قسەک زۆری هاوڕاتی پێشمەرگەتی من گوتی ینی ڕەحەکە ئەخلاقەکە تربیەتەکە مرۆڤی پێی vegirê دەتن کە چ جۆرۆژێک vەنۆبیتن ئەو برادرێت پێشمەرگۆتیە ئەم بووینە برادرێتێک بێ کود و نەنیۆسین مثلا نسە زۆر برادرم هەیە ڕەسول فەقی برادرکە ئێمەت خەندەکێکی دەشەرزانی برادری لە شوورەش بوویتە برادر چ جۆرە لە بیر ناکاتنەوە من کاکی ونس ڕۆژ بەیانی من ئەو برادر بوون پێیڤەن و کەش وەکو برای خۆم مامی خۆم حساب دەکەم ئەو برادرانی تر ینی تەنها کتێکە کێم نەبیتن کتێک هەیە ینی گەهشتینە دەرەجێت مەسئولیەتێ مەسئولیەتێت بلند خوش خەلکێدی بلندتر بینن بۆن کێمە زۆر کێمە بەس بۆنکی مۆسیە دەست خۆش خەلک بەحسی وۆن کردن خەلچن گوت بێژن فلان کەس یە دفن بلند بووی یە دفن بلند بووی چونکو بەرپرساتی وەرگرتی ئەو کێمۆسیە چونکو ئەخلاقی پێشمەرگەی نینە دەست خۆش ئەمە سوپاستان دەکەین سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ پێشمەرگە ئەو جوامێرەی کەمەرجی خۆی خستۆتە پێش بۆ پاراستنی نیشتیمان و دیفاعکردن لە مەزلومیەتی کورد و لە شەڕەفی کورد پێشمەرگەبوون هەرچەک لە شانکردن نییە پێشمەرگە بیرە باوەڕە مرۆڤبوونە بەر لە هەموو شتێک تەندروست بن